باس لە شێوازی کارکردنی شێفەکان دەکەین لە نێو هۆتێل و مۆتێل و ڕستۆرانتەکاندا ئەمان دەبێت بە شێوازی ئەکادمی چۆن کار بکەن. خواردن تەنها ئەزمونە ئەو شێفانە تەنها بازموو پێ دەگەنیان دەبێت لەلایەنی ئەکادمیشەوە بۆی بخوێنرێت. ئێمە لە کوردستان توانیمانە تەماشای خواردن بکەینەوەکو زانستیان نا. چێنەوە کەسانی کە بە ئەکادمی دەخوێنن شێوازی خوێندنەکە چۆنە لە وڵاتی خۆمان ئایا بەشەکان یان کۆلێژێک تایبەت هەیە بەوەی کە شێف بۆ بازاڕی کار بەرهەمبێنێت. ئەمانە کۆمەڵک پرسیار ئاڕاستی میوانەکەمان دەکەین کە زۆر بەڕێز عەباس فەتاح کە بەڕێزیان سەرۆکی ماستەر شێفن. کاگە با زۆر بەخێر بێ. سەرۆکی ماستەر شێف ینی ناوەکەت ڕەنگە بەلای هەندێکەوە غەریب بێت. ئەم پۆزیشنە ئەم ناو ئەم نازناوی تۆ چییە؟ چۆنە؟ پێشەکی دەستخۆشتان لەکەم بۆ بەرنامەکە. من وەکو خۆم پەیمانگای گەشتوگوزاری بەغام تەواو کردووە. دوای ئەوەی کە ئەوائیلی عێراق بووم نردمانە دەرەوە بۆ وڵاتی لوبنان بۆ یعنی ئیتالیا. لەوێ زیاتر و زیاتر پەرەم بە ئیشەکەم ماوە و پەرەم بە خوێندنی ئینەکەم ماوە تا کۆرس بە کۆرسۆرم گرتووە گەشتومەتە پلەی دادوەر حاکمی شوێنە گەشتیارەکان. ئەمەش بەدەم ئاسان نیە یعنی زۆری خوێندەکان کۆرسەکان لە وڵاتانە بە تایبەت کە کوڕی فەقیریش بی داعمێکە نەبێ ئەمە زۆر ناڕەحەتەکەوێ لەسەر خوێندنی ئەکادمی بەداخەوە لە کوردستانی ئێمە نییە. پەیمانگای گەشتوگوزارمانەیە سلێمانی یا بڵێن دوکان یا هەر شوێنێک 4 ساڵی خوێنێ مەشغوڵێکە یعنی ئەو تەلەبە فەقیرە هیلاکەکە بە ئەنواع ڕێگای ئەبە دوای 4 ساڵەکە تەخەڕوچەکەڵێ بڕۆ لە ڕێستورانتێک شوێنێک فێر بە. ئەی باشە ئیشتان چیەوە پەیمانگای گەشتوگوزار؟ کاتابە فێر بێ لێوەی. یعنی تۆ 4 ساڵ مەشغوڵە کردێت تازە بە تازەینێری بۆ ڕێستورانتێ یا بۆ لای شێفێک بڵێ فێر بە. بۆچی فێر بێت؟ زۆر باش. ئەو 4 ساڵە تۆ ئیشت چی بوو؟ باشە. کە بە کەسێک ئەڵێ شێف ئەبێ ئەو کەسە بە شێوازێکی ئەکادمی خوێن بێتی بۆ شێوازی دروستکردنی خواردنە جیاوازەکان یاخود نەخێر ڕەنگە زۆر کات ئەزمون وا لە کەسەکان کا هێندە شارەزایەکی زۆر باشیە بێت کە خویناوە بنێ شێف. پرسیارەکە جوانە. شێف مانای کەلیمەیەکی پیرۆزە. هەموو کەسێکی شاڵگری ئەو نازناوە نییە. بە شێوازی ئەکادمی بخوێنی باشترە بە شێوازی ئەکادمی فێربی باشترە. یعنی ئەمە شێفمانەیە خوێنەواری نییە نازانێ ئۆردەرەکە بخوێنێتەوە بەس کەسێکی زۆر زۆر لێهاتوو سەرکەوتووە بەس لەلایەکی کەوە بەس ئەکادیمەکە باشترە. ئەکادیمی بە قیاس فێرەبی ناوی شوێنەکە ئەزانی ناوی خواردنەکە ئەزانی ئەزانی هیچ چ ساڵە دروست کراوە ئەزانی هیچ وڵاتێکە و چ قەومەتێ بەکاری هێناوە. ئێستا بۆ نمونە خواردن زۆربەی خواردنەکانی سا خواردنێکە پێڵن باشە و عەساکرە. باشە و عەساکرە یعنی پاشا و عەسکەرەکان لەگەڵە. ئەمە خواردن سووریا و بە تایبەت لوبنان و سووریا پێڵن ئەمە خواردنی ئێمە نە بەعەکسەوە خواردنی ئەوان نییە. کاتی زمانی عوسمانەکان پاشاکان خۆشترین خواردنیان بۆ کراوە کە بریتە لە گۆشت و لە شیر و لە گوێز و هەنگوین ئەنواع بابەت ئەو خواردنە بۆ پاشاکان کراوە خواردنێکی زمانی عوسمانیە و تورکیە سووریەکان و لوبنانەکانیش هەڵە تێگەشتون لە مەوزوعەکە. ئێمە بە تایبەت لە کوردستانە زۆر شت دروست دەکرێت بەس نازانێت چییە. ئێستا هەر بۆ نمونە سەڵەتی کۆڵسلۆ لە ساڵ 95 شوێنەکان دروستیان کردووە بەس وەستاکەی چکە بە ئەکادمی فێر نەبووە من ناڵێم هەمویان ڕێزمەیە بۆ شێفەکان کۆمەڵێک نازانێت هەر کەلەرم و گوێزەر و مایۆنیزەکە تێکەڵەکە ئەڵێ ناوی چیەڵار وەڵا زەڵاتی کەلەرمەکە ناسانە بڵە کۆڵسلۆ لە ئەسڵا خۆی سەڵەتێکی سویدیە لە وڵاتی سوید دروست کراوە بەرگەی سەرمات بۆ ئەگرێ یعنی وڵاتی ئەسکەندنافی بۆ بە تایبەت بۆ وڵاتە ساردانی وەکو نەرویج و سوید و ئەوان. باشە ئەو خواردنانی کە بۆ نمونە دانراوە ئەو شێفانەی کە ئێوەکو شێفەکان بە شێوازێکی ئەکادمی خوێنوتانە ئەگەر بێت تو یەکێک لە پێکاتەکان بۆ نمونە من حەزم لێ نەبێت ئەو پێکاتەیە بەکاربێنم یاخود ئەو پێکاتەیە بخۆم ئەگەر پێکاتەیەکی بگۆڕە ئیتر ئەوە لەو خواردنە بە تەواوەتی دەرەچێت یاخود ئەمە چۆنە لە کاری شێفیە؟ لە زۆربەی زۆری خواردنەکانمان براندە کە براندە ناتوانێت تۆ دەستکاریکەی ئەسە من زۆر
ڕۆژێکیان شخصێک پەیوەندی پێوە کرد وتی من ئێبداعم کردەوە لە خواردنەکەمە وتم چۆن وتی وەڵا فلان و فلان وتم نازانم ئەو دووشتە دژی یەکن ئێمە شێف بەڕێگەی ئەکادمی کە ئەخوێنین لایەنی تەندروستیەکە زیاتر ئەخوێنین تەندروستیەکە بێ هەندێک شت لێکدانیان هەیە ئەم لێکدانانە زەرری هەیە بۆ تەندروستی ئەو کەسە کاگا باست براندت کردیسە زۆر خواردن هەیە براندن ناون لە جیهاندا هەیە لە ئەمریکا بیخۆی هەمان تامە لە شەرق لەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بخۆی هەمان تامە ئێمە کورد تشتی وامان هەیە گەیشتوینێتەوەی زۆرم هەوڵداوە لە وڵاتەکان زیاتر و زیاتر براندێکی کوردی دانێ چیمان هەشمانە وەکو خۆم ساڵی بڵێم تقریبن 4 ساڵە 5 ساڵی لەموو پێش لە وڵاتی لوبنان لە جامیعە ئەمریکی لەوێ پێشبڕکێ هەبوو فیستیڤالێکی خواردن کوردستان خۆمان پلە یەکەمی بەدەستێنا ئەویش بە سەرپەرشتی خۆم من هەستاوم لەو وڵاتانە ئێمە ئیتحادی ماستەر شێفی نێودەوڵەتیمانەیە یونیۆن ئینتەرناسیۆنال ماستەر شێف گاسترۆمی ئەمریکا فەرەنسا ئەمریکا و فەرەنسا بڵێم زیاتر لەوێ ئەم خواردنانە هەنێ خواردنی کوردیمان هەبوو وەکو ترخێنە وەکو هازەوا وەکو هەندێ بابەتی کوردی من لێرەوە بردبووم لەگەڵ خۆما لەوێ دروستم کرد پێشم خۆش بوو ناوی بنێم براندێکی کوردی ئەویش براندی کوردی خۆتە زانی پێویستی بە پارەیەکە تۆ ئەو براندا بێ بستە اتحادی عالمیەوە بەلایەنی کەمیەوە بەلایەنی کەمیەوە 20 دەفتەر بۆ 30 دەفتەر دۆلار بی تا ناو تەچێتە براند و ئەچێتە کتێبی گەنسەوە من چی بکەم کوڕی فەقیرم یعنی نەمتوانی هیچ بەرپرسێکیش پشگیری نەکردم هیچ دایرەیەکیش پشگیری نەکردم هەرچۆنە بێ مسابقەم پێ بردەوە بۆ ناساندنی کللتوریش خواردن من پرسیارەکەم بە شێوازێکی تریشەکەم هاوپێش لەگەڵ قسەکانی تۆیە خواردن چەندە کەلتوری وڵاتێک پیشان ئەدات طبعا خواردن هەمان شێوازی جلوبەرگە تۆ جلێکی کوردی لە بەرەکەی ئەچیتە وڵاتێکەوە هەر شوێنێکەوە ئەزانن تۆ کوردی خواردنەکەش بە هەمان شێوە تۆ خواردنی کوردی سەد زۆربەی خۆمانەڵێ خواردنە کوردیەکە قەل و قازۆمانە قەل و قازۆ ئەمانە خواردنی کوردی نین وەڵا خەڵکەڵەت تێگەشتون خواردنە کوردیەکان بریتێ لە دۆخەوە لە هازەوە لە بەمە هەندێ بابەت کە زیاتر ئیشی دەسەگرێ و تۆزێ ناڕەحەتە خواردنمانێک کاکە 2 ساعت 3 ساعتە بێ وکوڵ هەندێ ئەمانە کوردی باشە ئەو کەسانی کە بە شێوازێکی ئەکادمی فێری دروستکردنی خواردن ئەبن بە تەنها ئێوە فێری شێوازی دروستکردنی خواردنەکە بن یاخود نەخێر زۆر کات دەست و پەنجەی شێفەکان بە تایبەت لە لەتکردن و قاشتکردنی زۆرێک لە خواردنەکانە زۆر جیاوازتر لە چاپەسانی ئاسایی بەڵێ یەکەم جار کاچی تەمەد بەخەوە فێری پاکردنەوە دەکەن ینی ئەبێ لە پاکردنەوە لە قاپشتنەوە فێر بی دوات خەرە سەر جنین شێوازی جنینەکە چۆن بێ قیاسی بێ سەریعبوون هیچ ئیسفادەیەکی نییە لە پەیمانگای گەشت و گوزارەکە فێرە بی سەریعبی لە ئیشکردنی دەست و هەندێ بابەت ئەمانە مامۆساکە ناڵێ ئەڵێ سەریعیم ناوێ قیاسم بە قیاس بۆم ببڕی هەیاڵێت 4 گۆشە هەیە بەڵێت تەلاشەیە بڵێ 3 گۆشەی بۆم دەرکە هەر بەنەوەیەک شێوازی قیاس و ڕنگ و تام و بۆن دەورە بینێ قیاس نەبوو هیچ ئیسە بۆ نمونە تۆ خواردن 5-6 نەفەر دروستەکەی پێویستی بە 2 کەوچک بەهاراتە ئەگەر تۆ بیکەی بە 2 کەوچکونیە سێ هەرتێکە چێ ئەگەر بیکەی بە کەوچکونیە کەم و زیاو بکە ئەو خواردنە کوالێتەکەی لە دەستەیە و ئەو تامە وەرناگرێت باشە تایبەتمەندەکانی شێف چییە بۆ من ئەتوانم ببم بە شێف هەموو کەسێک ئەتوانێت ببە بە شێف یان هەندێک مەرج هەیە دەبێت لە بنیەتی ئەم کەسەیە هەبێ اینجا دەتوانێت بێ بە شێف مەرجەکانی بوون بە شێف ئارامگرتنە تەحمل هەبێ لە کاتە ئیشکردن لەگەڵ ستافە شێوازێکی نەرمونیان بیت بەرگەی گەرما و سەرما بگریت بەرگەی ئاگر بگریت تۆ وەکو چۆن پێشمەرگا لە شاخ شەڕی کردو لەگەڵ دوژمن و نەیارەکانە تۆش شەڕی ڕۆژانت هەیە بەلایەنی کەمنەوە شێف 12-13 ساعت شەڕ لەگەڵ تاوە و ئاگر و ڕۆناکە ئارامگرتن و پێکەوە ژیان زیاتر لەگەڵ ستافە ئەمانە مەرجەکانی کەشی ترپە پێ زیرەکی خۆتە هەیە بۆ نمونە ساڵێک تێپەڕێنێ
ئەبێ بە شێفێک لە بەشەکان بەس ئەگەر تۆ بتەوێت شێفەکانمان نوعێتی هەیە سو شێفەیە ئەکسیتی شێفەیە دیپارتی شێفەیە هێد شێفەیە گۆڵد شێفەیە مەنیجەر هەیە گۆڵدین مەنیجەر هەیە واتە پلەشی هەیە هەمووی بە پلەی عسکەری ئێستا دیسپلینی سەربازی چۆنە شێفی بە هەمان شێواز ئێمەش وەکو شێفەکان ئەم پلانەمان هەیە ڕێزگرتن لە خۆبردەیی نەرم و نیانی ڕێسی بەرامبەرەکە و پلەبەندیە ئەبێم پلەبەندیانە هەبێ ئەیگناتۆ زۆر باش ئەنجا ڕەنگە هەندێک شت هەیە ڕوونکردنەوەکان پراکتیکی بێت دەزانم بۆ نمونە کە باسی دەست و پل ئەەکەیت و باسی خواردن و شێوازکردنی بۆ نمونە تام و بەرام ئێمە نازانم بیکەین بە ماڵ بەسەرتەوە ڕۆژێک ئەمانەیە مەستۆری شێفمان هەیە لە نێو پرۆگرامی ڕۆژێکی نێ پێمان خۆشە بێ لەگەڵمان بە پراکتیک هەم هەندێک شت ڕوونکەینەوە ێ بەسەر ئامادەم هەر بە شەو بێ بە ڕۆژ بێ سپاس خزمەت بە کورسات یعنی من یەکەم جارم نییە مە کورسات بێگومان چەنەها بەرنامەم هەبووە لە کورسات ماڵی هەمووانە هەچ کاتێک ئێوە حەستان لێبوو من بە شێوازێکی جوان زۆربەی زۆری خواردنە ئەو خواردنە غەریبانەی کە لە کوردستان لە عێراقا نەکراوە من ئامادەم بۆتانی دروستکەم و کورسات بێ بە یەکەم کەناڵ کە ئەو خواردنانەی لێ دەرچێ شکە ئێمە وەکو سەرۆکی اتحادی ماستەر شێفی نێودەوڵەتی ئێمە ساڵانە لە وڵاتی لوبنان یا وڵاتی میسر یا هەر وڵاتێکی کە بە پێی کاتەکە کە دیارەکەن بەلایانی کەمێ 85 شێف بۆ 90 شێف دانیشین پرۆژەی خواردن دروستکردن یعنی ئەم خواردنانەی کە بە ئاسانی یەتە ناو شاری سلێمانیا یەتە ناو وڵاتەکانەوە ئاسان نییە ینی بەلایانی کەمێ 3 سەعات مناقەشا و لێدوان ئەدرێ لەسەر ئەو خواردنە هەتا ناوێک وەرەگرێ هەتا کوالەتی بە پێی ستانداردی جیانی قیاس ڕنگ بۆن تام اینجا لایەنی تەندروستێکەشی زۆر باشە دەستە خۆش بێ شەڵاوەکەن بە پرۆگرامێک دەستە چاوە خۆش بێ سوپاس بەڵێن بۆ بینەرانمان بەڕێز عەباس فەتاح سەرۆکی ماستەر شێف لەگەڵمان دەبێت بۆ بابەتی هەندێک دروستکردنی هەندێک خواردنی زۆر نوێ کە بۆ کۆمەڵگای ئێمە نوێ بکە ئێمەش مەبەسمانە بێگومان لە کورسات خواردن بە دڵنیاییەوە ئیساوم خواردنانە هەندێک خەڵک خواردن هەیە بە پێی تەمەنە بۆ تەمەنەکان گونجاوە خواردن هەیە نۆرماڵە بۆ هەموو کەسێک گونجاوە خواردنیشی تر بە پێی وەرزەکانیش ئەگۆڕێ ئێمە وەرزی سارد و گەرم و مام ناوەند و ئەم بابەتانە هەمووی باسەکەنەوە دەستە خۆش بێ سپاس بۆ تاویزانێرەکانە